هاونیشتمانانی بەڕێست پاش بێلانەبوونی هەزاران هاونیشتمانانی کەرکووک و خوڕمات و دەوروبەری جێشتنی و حەماڵ و حاڵیان و خراپی و ترسناکی ژیان و گوزرانیان ئێمە وەکو ژمارەیەک ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی و پیشەیی لە ڕۆژی 22 دەی 2007 هەڵمەتی فریامان ڕاگەیان بۆ بەدەمەوچوونی ئاوارەکان و کۆکردنەوەی هاوکاری و مادی و خواردن و پێداوسیەکانی ژیان بۆیان سپاس بۆ خوای گەورە لە ماوەی هەڵمەتەکەدا کە 3 هەفتەی خان توانیمان خواردن بگەێنێ نزیکەی 500 خێزان و خواردن و کەلوبەل و پێخەف و جلوبەرگ و پێداوسیەکان دیکەی ناوماڵیش بگەێنە هەزاران کەس لە میوانانی خوڕمات و کەرکووک دەوروبەری و ئاوارەکانی سنوورەکانی گەرمیان و کفری و چەمچەماڵ و شەوڕش و شاری سلێمانی بوون لە کۆتاییدا ئێمە وەکو هەڵمەتی فریا سپاس و ڕێز ڕاستی سەرجەم ئەو خێرخوازە بەڕێز و خانەوە دڵسۆزانەی شاری سلێمانی و دەوروبەری کەناڵی ئاسمانی پەیام و ڕادیۆی کۆمەڵ و ڕادیۆی کۆمەڵی دەنگی سلێمانی و سەرجەم ئەو کەس و لایەنانە دەکەین خۆکە خۆبەخشانە هاوکارمان بوون بۆ کۆکردنەوە و گەیاندنی هاوکاریەکان هاوکات داوە لایەنە پەیوەنداریەکان دەکەین بە زووترین کات کار بکەن بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە و گەڕانەوەی خەڵکی خوڕمات و دەوروبەری بۆ شوێنەکانی خۆیان